بەس کەس نازانێ کامە ئیوە کامە ئیوێنێ بۆ نمونەسە کە سوکارم دێن بۆ ئێرە بۆ سەر گۆڕی ئەنفالان بە ئام فاتحایەکی دەخوێن نازان کامە دایشێتی کامە خوشێتی و کامە چێ و چێنیە. بەڵێ من وەکو خۆم خاوەنی شەهیدێکی سەنگەر و 4 ئەنفالم کە باوکو و دایک و سێبرا من تەواوی خانەوادەکەشمان هەر ئەوەندە بوو. من وەکو تاقانی ئەنفال ماومەتەوە لە سنووری قەزای دوکان و دۆڵی جافایەتی 485 ئەنفالمان هەیە کە لەوەدا زۆربەی ئەنفالەکان گوندی سێدەرن ئەوان پشکی شێریان بەرکەوتەوە بەڵام هیچ گوندێک نییە کە لەم تاوانە بە دەربوو بێ و دەستی ڕەشی بەحسی نەگەیشت بێتێ. بەڵێ ئەوەی کە هاتووەتەوە بۆ قەزای دوکان و دۆڵی جافایەتی بە تایبەتی نزیکەی بۆ 85 بۆ 88 ڕووفاتە بەڵام ئەمانە تا ئێستا 18 کەسیان نازنامەیان دیارە ما باقی هیچی نازنامەی دیارنیە وەر هاتوون لێ خستویانتە ژێر چاڵەوە و بەس ئەوەیە لە عێراق نەماوە هاتوۆتە کوردستان بەڵام بە هەمان شێوەی ڕابردوو یعنی ئێستا من نازانم کامە ڕووفاتی ئازیزەکەی منیان کەسێشکە نازانێ لەبەر ئەوەی ئێمە داوامان کردووە کە فەحسی دیێنەیمان لێوەرگیرە بوو ئەوەی کە لانی کەم بزانین کامە گۆڕی کە سوکاری ئێمەیە و ئازیزانی ئێمەیە نەکراوە ئێمە 37 ساڵە داوای ئێمە لە حکوومەتی کوردی ئەوەیە کە ئەم ڕووفاتانە بە شێوەیەکی نیزامی و بە شێوەیەکی چۆن دەڵێیت هەندەسی بێنەوە زێدی باو و باپیریانی خۆیان بەڵام تا ئێستا نەکراوە ئێمە داواکاری هاتنەوەی ڕووفاتەکانمان پێش هەموو شتێک خستووە ینی پێش ئێستا داوای سامپڵ و خۆیان لێ نەکردوون لێرە بۆ ئێمە ئتر بە حساب ئێمە گەڕاونەوەوانە ئەمەنەن ئەمانە ئێرەی دڵی جافایەتی گەڕاونەوەنێ بەس کەس نازانێ کامە ئیوە کامە ئیوێنێ بۆ نمونەسە کە سوکارم دێن بۆ ئێرە بۆ سەر گۆڕی ئەنفالان بە ئام فاتحایەکی دەخوێن نازان کامە دایشێتی کامە خوشێتی و کامە چێ و چێنیە نازانی لەبەر یەکلا نەکراوەتەوانێ داواکاری وەلا بەرۆڵ هەموو کەس حەزەکە گۆڕی ئازیزەکانی بێتەوانی و بزانێکی بچێتە سەر گۆڕەکەی و فاتحایەکی بۆ بخوێنێ بەڵام تا ئێستا شتێک نەکراوە لەو ناوانە. وەکو ئەزانن لێرە 482 ڕووفاتی پیرۆز ناویان گەڕێنراوەتەوانێ و بوونیان هەیە بەڵام بە نزیکەی 200یان لە ڕووفاتەکانیان گەڕێنراوەتەوە لێرە بە خاک سپێردراون بەڵام ئێمە هەوڵمان داوە و هەمیشە هەوڵی وەمانداوە ئینشاءالله ئەوە بەرزشمان کردوتەوانە پشتیان بەخوای گەورە لە هەوڵی ئەوەدان کە ئینشاءالله زۆرینیان نازنامەوەینەکان گەڕێتەوە زۆری منەشیان و بەداخەوە کۆزانن ڕووفاتی پیرۆزی زۆرینە نەگەڕاوەتەوانێ و کە سوکاری شەیدن فاکەرە تا ئێستا 4 ڕەنگ دەماونەتەوانێ و لە هەوڵی ئەوەدا ئینشاءالله بەڕاستی هەوڵی جدی بدرێت بۆ گەڕاندنەوەی ئەو ڕووفاتانەی کەماون.